رسول الله لكاتك دا پیغمبر عليه الصلاة والسلام لناو من دانماوا كواتا برزان گومان نییە لە مردنی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لە 12 ڕەبیعی یەکەم کە ڕۆژی پێنجشەممەی داهاتووە بەڵام وەکو باسم کرد ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر عليه الصلاة والسلام دیار نییە ونە و لە نێوان زانایانی مێژوونووسدا خلافی زۆر هەیە لەسەر ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر عليه الصلاة والسلام یەک لە ڕاوبۆچوونەکان دەڵێ 12 ڕەبیعی یەکەم لەدایک بووە بەڵام هەندێکی تریان دەڵێن هەر لەو مانگەشدا لەدایک نەبووە جا بەڕێزان ئایا لە 12 ڕەبیعی یەکەم مسلمانان حەفلە بکەن و ئاهەنگ بجێڕن و مەولود بخوێننەوە و نوقڵ و چکولیات و شیرینی دابەشکەن باشتر و چاکترە یان لەو ڕۆژەدا بگرین و ناڕەحەت بن بۆ لە دەستدانی پێغەمبەری خۆشەویستمان عليه الصلاة والسلام بەڕاستی پێچەوانەی عورف و هەموو عادەتێکە کە لە ڕۆژێکدا پێویستە ئینسان دڵی توند بێت تەماشا دەکەی خەڵکی لەو ڕۆژەدا حەفلە دەکا و گۆرانی و مۆسیقا لێ دەدەن و هەروەها مزگەوتەکان پڕ دەکەن لە نوقڵ و چکلیات و شیرینی خواردن بۆیە بەڕێزان وا مەزانن 12 ڕەبیع الأول مەولودی پێغەمبەر عليه الصلاة والسلام چاک بزانن 12 ڕەبیعی یەکەم کە پێنجشەممی داهاتووە